لكن بۆ عملیات کردو ئێستا باشە یعنی تا ڕادێ پشتی ڕای بۆتەوە بەڵام لایەکەی تریش چونکە قاچێکی لە قاچێکی درێژترە هەپە لایەشی چکە لەوەی ئازاری هەیە ئەبێر ئەو درێژبوون و کوربوونەوەشی بۆ چاک بکرێتەوە بە نەشتەرگەری. دکتۆر ئەگەر بێت و نەشتەرگەرینەکە زیانی دیکەی لێ دەدات؟ بەڵێ پشتی خوارە بێ و کاتە و کۆچۆن خوار بوو اینجا بە لایەکەی ترا خوارە بێ کە و کاتەش خوار بوو ئەبێ کێشەکەی بۆ دروستەکە فقراتی خوار بێ عملیاتی گەوری بۆ فقرات شێوێت. کەواتە تێچووی ئەم نەشتەرگەریە چەندە دکتۆر ئەوەندەی کە بزانین لە سلێمانی دەکرێت و سەرکەوتنەکەی ڕێژەکەی بەرزە؟ بەڵێ نەشتەرگەریە ئەوەی کە چەند دکتۆرێک کەمی لە سلێمانیەکەین ڕێژەی سەرکەوتنەکەی لەسەر و لەستانەوەتەوەیە و عادەتەن بۆ خەڵکێکی ئەمەعاتەن و نەشتەرگەری خەکی نرخی تێچوونەکەی چکە ماوەتی تایبەتی جیاوازە نەشتەرگەری گۆڕنێکی ژوورگە ئاسایی لەسەر و 6 وەرەقەوە ئەوێت توانین بڵێن دەوری 6 بۆ لەسەر و 6 وەرەقەوە بە ئەنجامدانی نەشتەرگەریەکە توانین بڵێن قاچەکانی بۆ گەڕێنینەوە؟ بەڵێ واتە زەمانەتیەوە دەکرێەوە و کاتە توانین قاچش گەڕانەوەی قاچش بۆ ئافرەتێک گرنگە. بەدڵنیەوە. زۆر باشە دکتۆر گیان لە کاتم گرتی زۆر سپاس دەکەم. دەستەکانت خۆش بێ خوا لەگەڵ بێت گیان خوا لەگەڵ بێ خوا لەگەڵ. زۆر باشە خات و ئەڤین دیارە دکتۆریش پشتڕاستی کردەوە کەوایە؟ تا چەندە پێویستیت بە قاچەکانتە؟ تەڵەن ئەمە پرسیارێک بێ ڕەنگە نابەجێ بێت لەو ڕۆکە هەموو کەس پێویستی بە قاچە بەڵام ڕەنگە ئەوەی کە زیاتر قەدری نیعمەتی قاچەکانی بزانێت کە لە دەستی دابێت. بەجددی زۆر قورسە ئینسان قاچی نەبێت وەکوان نییە بڵێ دەستێکم نەبێ یان قاچێکم نەبێ ئینسان هەردوو قاچی نەبێت زۆر قورسرێتەوە داش بۆ ئافرەتێک هەر زۆر قورسە ئافرەت چونکە خۆمان نەزانین لە کۆمەڵگەی ئێمە و لای ئێمە ئافرەت لە ماڵەوە ئەمێنێتەوانە مەسەلەن ناتوانێت بچێتە دەرەوانە تووشی گۆشەگیری و خەمۆکی ئەبێ لە ماڵەوە بەڵام خۆشوەختانە من باشترم ئەتوانم بچمە دەرەوە خوێندم کەم تێکەڵ بە خەڵک بم بەڵام سەرڕاو ئەم عملیاتم زۆر پێویستە پێویستەکان من دوای ئەمە چاک بوومەوە ئیش بکەم خێزانەکەم بەرەو پێشتر بەرم بۆی احتیاجی دەستی کەس نەبین نەک ئەوەی کە پێویستی مەمە کەس نەبێت زۆر سپاسی هەموو کەسێکم گە بتوانن هاوکاریمان بکەن بەجددیم پێویستم بە قاچەکانە زۆر. ئەگەر قاچەکانت بۆ بگەڕێتەوە ئینشاءڵڵا کە دەگەڕێتەوە بە پشتیوانی خوای گەورە پاشان خێرخوازان ئاماژەت بۆ کرد نامەوێت خێزانەکەم یانی پەکی کێوە دەمێ هاوکار و دەستباری خێزانەکەم بم بەڵام ئێگەر خوا نەکردە ئەمە سەری نەگرت پلانت داناوە لە ماڵەوە چی ئەەکەی دادناوە لە مێشکی خۆتا ژیانت ئایا قورستر دەبێت چۆن دەبێت؟ نازانم بەزۆی نێزانم ژیان زۆر قورسترە بێت. ئێستا ئاوا چۆنێت تەلەبەی زانکۆ چون بۆ تەلەبەی زانکۆم زۆر قورسە بەجددی لە ناو کۆمەڵگەی ئێمە لە ناو ئەم حکوومەتی ئێمە زۆر قورسە چونکە هیچ شتێک بۆ کەم ئەندامان نەکراوە نەک بۆ من تەنا بۆ هەموو کەم ئەندامێکی تریش من تەلەبەی لە زانکۆ تەنان چوونم بۆ زانکۆ بۆ من زۆر قورسە لەبەری سارێکی تایبەت نییە بە تەکسی ئامۆژەوەکەم هەموو ئەم ساڵ من بەداشق توانیمە بڕۆم بۆ زانکۆ خوێندنم تەواو بکەم تا ئێستا کە ئەم کەرنتینەیە هەیە بەڵام بۆ من زۆر قورس بووە وای لە هاتۆ ڕۆژاوە لە پرسگە نانێشتۆ بچمە سەرەوە بەداشەقەوە نیم ساعت بۆ 3 چارێک زیاترم پێچۆکە چمەتە سەرەوە. کەواتە بەو حاڵش کە ئێستا تێدای هێشتا هەرتۆ بە زۆر لە جۆرەکان تووشی گرفتی زۆر بووی لە دەرەوە زۆر باشە چێڵی بە خێرخوازان ئێستا 6 وەرەقە من دڵنیام بۆ خەڵکێکی خێرخواز کە دڵ و دەروونێکی دەستی خێریان هەبێت زۆر ئاسان نەتوانێت بدێتە دەستەوە ڕێکخراوی خێرخوازیمان هەیە لە بەخشین و ئەمسالەکانی بەخشین لە خەڵکی خێرخوازی زۆرمانەیە کە دڵنیام ئێستا گویان لە جەنابتە چیت هەیە بۆیان چیان پێ دەڵێ لەوەی کە لەم مانگە پیرۆزە لەم مانگە پڕبەرەکەتەیە هاوکار و دەستبارت بن بۆی کە تۆش جارێکی تر قاچەکانت بۆ بگەڕێتەوە. زۆر سپاسی هەموو مسلمانێکم لە مانگەڕم مەزانەیە سپاسی هەرەمیانەکەم هیوادارم هەتاکێکیان بتوان یارمەتێکم بن زۆر پێویستم بەوەیە من ئەگە پێویستم نەبووە کەسانی زۆر لە من زیاتر هەیە کە پێویستیان پێی بێت زۆر سپاسی هەرمیانەکەم لە مانگە ڕەمەزان و مبارەکەیە بتوان یارمەتیم بن تا بتوانم قاچەکانی خۆم بوەستم. قاچت بۆ گەڕایەوە ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا. چ ئامانجێکت هەیە ئەم لە درێژەی خوێندنەکەتە ئەم لە کار و پلانتە؟ ئەمە درێژە بە خوێندنم بەم ئینشاءڵڵا داوا منیش وەکو هەر تاکێکی تر بتوانم هاوکاری هەموو موسڵمانێک بکەم هەموو خاوەنپێداسێکی تایبەت چونکە من ئێستا خۆم پێویستم پێێتی ئەزانم کە هەموو کەم ئەندامێکی تریش هەموو خاوەنپێداسێک تایبەت وەکو من پێویستیان بەوەیە. ڕێکخراوە کەمەندامیەکان چۆن هاوکارتانن چیتان بۆکەن چیان بۆ کردوون؟ من تا ئێستا هیچم بۆ نەکراوە لە کۆمەڵی ڕۆژەوە نەبێ کە پەیوەندیم پێوە کردوون ئەوان بتوان یارمەتیم بن ئەگینا لە هیچ ڕێکخراوە شتێکیرەوە هیچ
سودێکم پێ نەگەیشتومە. طبعا ئێمەش کۆمەڵی ڕۆژ بووە هۆکاریەوەی کە داوای لە ئێمە کردووە لەوەی کە لەگەڵ جەناب تا چاوپێکەوتنێ بکەین و باز لە ژیان و گوزەرانی تۆ بکەین تا و کاتێ بەشکم خۆی گەورە دەروێکی خێرت لێ بکاتەوە. ئینشاءالله. پێیانتان چییە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان؟ لەکەیەوە موچەت وەرنەگرتووە، موچەکە چییە؟ و هەمیشە کەمەندامان کە ڕخنە لە حکوومەتی هەرێمی کوردستان دەگرن لەوەی ئاوەڕیان لێ نادەنەوە بەڕاستی وایە دۆخی کەمەندام چۆنمان ئێمە چینێکی ئێمە چینی کەمەندام دایمە لە دواوە بوون لای حکوومەت، هیچ کاتە لە پێشەوە نەبووین، هیچ شتێکی باشمان بۆ نەکراوە، تەنها موچەکەیە زۆ درەنگ دێت لە جاتی لەسەری مانگا بکەم پێویستمان پێێتی لە 15 بۆ 20 مانگ دێت معاش، ئەو کاتەش فریان ناکەی بچی کاتێک زین سەری مانگە دیسانەوە موچە دو ئاکەوێتەوانە، ئەمانە هەموو بۆ ئێمە کێشێ بەڕاستی. موچێکە مندامیت چەندە بەشی ژیانەتەکە؟ 150,000 بەداخەوە نەخێر ئەتوان بڵم نەخێر چونکە من خوێندکارم، هەر کرێت تەکسی کە ئەیەم زۆرە بووم داوە خوێندکار خۆتانزان دایمە پێویستی بەشتەیە پێویستی بە ئەوەیە کە زیاتری پێبێنە کەمتر بۆ ئێمە زۆ قورسە ئێمە هەمووشمان خوێندکارین لە ماڵەوە. لە دەمێ لەسەرەوە بوەسم کە دایک و خوشکت کار دەکەن بۆی کە بژێوی ژیانی ماڵەوە پیدا بکەن و خۆشتان کرێچین. داهاتەکەشیان زۆر کەمە بەچی ئەژین بە 350,000 داهاتی مانگانە ژیان زۆر ئەستەم ئەگەر کرێچیش بیت کەواتە چۆن ژیان تێ ئەپەڕێنن؟ زۆر قورسە بەڵام لەگەڵەوەشە ناچارن لەسەر قاچەکانی خۆمان بوەستین چونکە حکوومەتێک کە ئاوڕێ لە نەیاتەوانە ناشکرێت هەموو کاتێک ئێمە داوا لە خەڵک بکەین پێویستەکە ئیشکەین. من خۆم پێشتە پێشەوەی کە ئەمەلە چوومەتە شوێن ئیش بکەم ڕەت کراوەمەتەوە لەبەری کە مندامم لەبەری نەمتوانێ ئیشکەم. چاوەڕێکی دوای زانکۆ دابمەزرێت ئینشاءالله ئەگەر حکوومەت بێڵێت ئەگەر حکوومەت دەرفەتان مافی یاسایی خۆتان 105تان دەبێت لە تایناتەکان و دامەزرانەکان خاوەن پێداویستە تایبەتەکان بن. زۆر باشە میخەن قسەی کەوتووە نەماوە ئەگەر خۆت پەیامێک تێ بۆ خێرخوازان بۆی کە خوای گەورە دەرویشی خێرت لێ بکاتەوە بە هۆکاری ئەوانەوە کە هاوکارت بن دەستبارت بن بۆی کە ئەم نەشتەرگەریە ئەنجام بدەیت و پێیەکانت بۆ بگەڕێتەوە چیان پێڵێت پەیامە چی هەیە؟ ئەمڕۆ هاتوونەتە ئێرە لەم بەرنامە جوانەتان توانیم من پەیامی خۆم بگەێنم. سپاس بۆ مسلمانە کە بتوانێت هاوکاریم کات تەنان ئەگە بە 250 بێ بۆ من زۆرە بێت چونکە تێچووی ئەمەلیاتەکەم زۆرە خۆم ناتوان بە تاقتێنێ ئەوە بکەم ئەگەر هاوکاری هەتاکەکەم لەگەڵا بێ بۆ من ئاسانترە بێت. زۆر باشە ڤیخان زۆر سپاس لە شانسا بینەرانی عزیز دیارەمە ژیان یەکێک لە خاوەن پێداویستە تایبەتەکان بوو کە لە ئێستادا وەک ئاماژەمان پێکرد پێویستی بە نەشتەرگەریەکە بۆی کە قاچەکانی بۆ بگەڕێتەوە لە وەک دکتۆرەکەشی پزیشکە بە ڕێزەکەشی ئاماژەی پێکرد 160 وەرەقەیەکی پێویستە بۆیە واتە $6,000 بۆیە پێویستی بە هاوکاری و دەستگیرۆی ئێوەی خێرخواز دەبێت بە تایبەتی لە مانگە پیرۆز و پڕبەرەکەتەدا دەرفەتێکە بۆی کە خێر و چاکەکانی خۆتان دەهێندە لێ بکەن بۆیە ئەتوانن ئێوە پەیوەندیمان پێوە بکەن و ئێمە چاوەڕێ دەکەین لەوەی کە خەڵکی خێرخواز یاخود دەستگای خێرخواز یاخود تەنانەت دەستگای خێرخوازی بەخشین پشتیوانی خۆی بۆ ئەم خاتونە دەرببڕێت و هاوکاریان من بۆی کە قاچەکانی بۆ بگەڕێتەوە و لەم گرفتە دەربازی ببێت. زۆر سپاس بۆ بینەریتان دەگەڕێمەوە بۆ ناو ستۆدیۆ بەلای هاوکارم کاک دانیار. کارم کاک جەلال و ئەو خاتونە بەو هیوای خێرخوازانی ئینشاءالله ئاوڕێک لە ئەم خاتونە بدەنەوە بتوانێت لەسەر پێکانی خۆی هەستێتەوە دووبارە ژیانی ئاسایی خۆی دەست پێ بکاتەوە لەگەڵیشیدا بتوانێت کە زانکۆکەی خۆی تەواو بکات و ژیان دەست پێ بکاتەوە بۆ ئەوەندەی کە بزانم $6,000 برێکی ئەوەندە زۆر نییە ئینشاءالله خێرخوازان دەتوانن لەم بەرنامەی ئێمەوە کۆمەک و هاوکاریەکانیان کۆ بکەینەوە ئێمەش